Our great country must have borders. لە دوای هاتنە سەرکاری دۆناڵد ترامپ وەک سەرۆکی ئەمریکا تا ئێستا زیاتر لە 23 کەسایەتی و کاربەدەست بۆی هەڵەشەی و مامەڵەی خراپی ترامپ یان دەستیان لە کار کێشاوەتەوە یان لابراون کە لە نێویاندا وەزیر و ڕاوێژکار و دادوەر و سەرۆکی پۆلیسی فیدراڵی ئەمریکا بوونیان هەیە. جەیمز ماتیس وەزیری بەرگری دوای زیاتر لە 2 ساڵ لە پۆستەکەیدا دوجار لە ڕێی بڵاوکردنەوەی نامەیەک دەست لە کارکێشانەوەی خۆی لە پۆستەکەیدا ڕاگەیاند. دوای ئەوەش ترامپ لە تویتێکدا ڕاگەیاند ماتیس تا مانگێکی تر خانەنشین دەبێت. ڕاین زنکی وەزیری ناوخۆ لە 15 ئەم مانگەدا دوای نزیکەی 2 ساڵ خزمەتکردن لە پۆستەکەیدا لەسەر کار لابرا. ترامپ لە تویتێکدا نووسی بەڕێز زینکی لە کۆتایی ئەم ساڵ لە پۆستەکەیدا لا دەچێت. جۆن کیلی بەڕێوەبەری نووسینگەی ترامپ بە هەمان شێوە لە 8 ئەم مانگەدا دوای نزیکەی ساڵێک و 5 مانگ لەسەر کارەکەی لابرا. ترامپ لەو بارەیەوە ڕایگەیاند جۆن کیلی لە کۆتایی ساڵ لە پۆستەکەی لا دەچێت. جێف شنس دادوەری گشتی لە 7 نۆڤەمبەر دوای ساڵێک و 9 مانگمانەوەی لە پۆستەکەیدا لە نامەیەکدا دەست لە کار کێشانەوەی خۆی ڕاگەیاند. لە نامەکەشیدا بۆ ترامپ نووسی بووی بەڕێز سەرۆک ترامپ لەسەر خواستی ئێوە من دەست لە کار دەکێشمەوە. نیکی هێلی نوێنەری ئەمریکا لە نەتەوە یەکگرتوەکان لە 9 مانگی تشرینی یەکەم دوای ساڵێک و 11 مانگ ڕایگەیاند تا کۆتایی ئەم ساڵ لەسەر کار دەمێنێتەوە. سکات برۆیت بەرپرسی پاراستنی ژینگە لە 6 تەمووز دوای ساڵێک و 4 مانگمانەوەی لە پۆستەکەیدا لە ڕێی نامەیەکەوە دەست لە کار کێشانەوەی خۆی ڕاگەیاند. داڤید شولکین وەزیری کاروباری خانەنشینانی سەربازی لە 28 ئازاری 2018دا دوای 14 مانگمانەوەی لە پۆستەکەیدا دۆناڵد ترامپ دەست لە کار کێشانەوەی شولکینی ڕاگەیاند. ئیجمارک مستر ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی لە 22 ئازاری ئەم ساڵدا دوای 13 مانگ لە پۆستەکەیدا لە واشنتۆن ناچار بەدەست لە کار کێشانەوە کرا. ڕێکسن تیلرسن وەزیری دەرەوەی ئەمریکا دوای 14 مانگمانەوەی لە پۆستەکەیدا لە 13 ئازاری ئەم ساڵ بەهۆی کێشەی لەگەڵ ترامپ لەبارەی ڕێکەوتنامەی ئەتۆمی دەستی لە کار کێشایەوە. دوا بە دوای ئەوانیش هەریەکە لە گرەی کوهن ڕاوێژکاری ئابووری ترامپ هۆپ هیکس بەڕێوەبەری پەیوەندیەکانی کۆشکی سپی و ئەندرۆ ماککیب جێگری پۆلیسی فیدرالی و تۆم پرایس وەزیری تەندروستی و جەیمز کومی سەرۆکی پۆلیسی فیدرالی و 9 کەسایەتی دیکە کە لە پلە و پۆچی جیاجیادا بوون لە کابینەکەی ترامپ دەستیان لە کار کێشایەوە.